کورد چۆن دەچێتە بەختات لە پاش ڕاگەیاندنی ئەنجامەکان لەلایەن دادگای فیدرالی عێراقەمە ناونیشانی ئەو بابەتێک ئەمڕۆ ئێمە قسەی لەسەرەکەین دەپرسین کورد دەبێت چۆن بچێتە بەختات و ئەو مامەڵەی کە دەبێت بیکات لایەنەکان خوان هەم بەیەکەوە ئەوە هەمیش لەگەڵ لایەنە عێراقیەکان دەبێت چۆن بێت گفتوگوین بابەتاکەی بە میوانداری کەمال حەمزە چاودێری سیاسی کە جەنابێن ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر و لەگەڵمان کا کەمال سڵاوت لێ بێبانیت باش سوپاسکامبانیە لەگەڵ ئێمەی بۆ پرسیارە دەستپێکەین لە پاش نزیکە هەفتا ڕۆژ دادگای باڵای فیدرالی عێراق ئەنجامەکانی ڕاگەاند ئێستا پێویست دەکات کە کورد بە یەکدەنگی بە شێوازێکی دروست بچێتە بەختات بۆ بەدەستهێنانی مافەکانی و بۆ ڕێکەوتنیشی لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆی بتوانن حکوومەتی نوێی عێراق پێک بهێنن کورد دەبێت چۆن بچێتە بەختات بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە ئێوەی بەڕێز سڵاو لە بینەرانتان زۆر سپاس دیارە هەڵبژاردننی ئەو جاری عێراقیش وەکو هەموو جارانی دیکە دوای ڕوخانی ڕژێمی بەعس لە 2003 و داگیرکردنی لەلایەن هێزەکانی ئەمریکاوە هیچ هەڵبژاردنێک بەبێ ڕتوش نەبووە ئەو جارێشان هەروە بوو بەبێ خەوش و بەبێ ڕتوش نەبوو بەڵام لەگەڵ ئەوەش ئەنجامەکانی لە کۆتاییدا دادگای فیدرالی لە 27 مانگ کۆتایی پێهینا ئەنجامەکانی پەسەند کرد لەگەڵ ئەوش ئەو لایەنانەی کە بە ئەنجامەکەی ڕازی بوون یان پێ ڕازی نەبوون هەمویان یان زۆرینی هەر زۆری ڕاهەنگیاند بە بڕیارەکەی دادگای فیدرالیەوە پابند دەبن لەگەڵ بوونی تانەیان لەگەربوونی سکاڵیان لەگەربوونی سەرنج و تێبینیان لەسەر هەموو ئەو بابەتانەی هەیە عێراق لە سێ پێکهاتەی سەرەکی پێکهاتووە شیعە سونە کورد بە عورفی سیاسی لە دوای 2003ەوە بە تحدید لە دوای یەکەم هەڵبژاردننی ساڵی 2005ەوە کاتێک حکوومەت لە عێراق تشکیل کراوە سەرۆکایەتیەکان دابش کراون بە شێوەیەکی عورفی سەرۆک کۆمار پشتی کووردە سەرۆکی پەرلەمان پشتی سونەیە سەرۆکی وەزیران کە زۆرترین دەسەڵاتی تەنفیزی هەیە و دەسەڵاتە فعلیەکان زیاتر لە بەردەستی ئەون پشتی شیعەیە هەموو جارێکیش دوای هەڵبژاردنەکان مشتومڕی پێکهاتنی ئەو سێ سەرۆکایەتیە دیاریکردنیان لەلایەن چێوە دەبی کامە کاراکتەر دەبی و نوێنەرایەتی چێ دەکات لەناو خودی پێکهاتەکان تا ڕادەیەک ئەوەی کورد پێشتر یەکلا ببوویەوە کە چۆنە بەڵام خەریکە دوو خولە ئەو جارە و زاری ڕابردووش ئەوەش مشتومڕی زۆری تێدا پەیدا دەبی ڕوونە ئەگەر بمانەوێ هەر پێکهاتەیەک لە سێ پێکهاتەکەی عێراق بێوێ بە قورسایی زۆرەوە بەشداری بکات و بتانی خاوەن پشتی خۆی بی بتانی بەشی خۆی وەربگری پێویستە ئەو پێکهاتەیە بێگرتووی بەشداری بکە لەو سیاقەدا پێویستە کوردیش بە یەک ڕیز بەشداری بکە بەڵام ئەو ڕێزیە کامەیەک ڕێزی لە چ قۆناغێکدا و چۆن تەعاملی لەگەڵ بکرێ ئەوانە هەموو پرسیارن پێویستیان بە وەڵامدانەوە هەیە بەڕێز کەمال دیارە باست لەوە کرد کە پێویستە کورد یەک ڕیز بێ یەک دەنگ بێت بۆ بەدەستهێنانی مافە دەستوریەکانی لە خولی پەرلەمانی داهاتوی عێراق بۆ ساڵی 2022 جگەل لە یەک ڕیزی ئەو هەنگاوانەی دیکە کە پێویستە کورد بینێ بۆ بەدەستهێنانی مافەکانی چین جگەل لە یەک ڕێزی کۆمەڵێک هەنگاوهان پێویستە کورد بیگرێتە بەر یەکەم پێویستە کورد ڕوئیەیەکی وازعی هەبی دیدێکی ڕوونی هەبی بۆچی لە بەغدایە دوو پێویستە عێراق وڵاتێکی بەهێزبی کە دەڵێن عێراق وڵاتێکی بەهێزبی بۆ معنایە نا دەستگای ئەمنی و سەربازی داپلۆسێنەری هەبی پێکهاتەیەک بەکاری بینی یان لایەنێکی دیاریکراو یان کەسێک کە ڕوحێکی دیکتاتۆرانی تێدا زیندووبی بێتن بەکاری بینی لە بۆ تەسفیەکردنی نێارەکانی تەسفیەکردنی ڕکابەرەکانی سەرکوتکردنی پێکهاتەکان هەروەکو ئەو عێراقی لە ساڵی 1920ەوە تا ئێستا دروست بووە لە ماوەی 100 ساڵی خۆیدا عێراق نەیتوانیوە ببێتە ئەو وڵاتەی کە هەموو عێراقیەکان بە هەموو پێکهاتەکانیەوە خەونیانە کورد دەبی هەوڵ بدە عێراقێکی بەهێزبی بە معنای ئەوەی نوێنەرایەتی هەموو پێکهاتەکانی عێراق بکە هەموو تاچێکی عێراقی هەست بە ئینتیما بکە بۆ عێراقێک کە نوێنەرایەتی خواستەکانی دەکات ئامانجەکانی خۆی خەونەکانی خۆی تێدا بەدیدی پاڵپشتی عێراقێکی بەهێز بکە کە تێدا موسسات بەهێز بن دەسەڵاتی دادوەری بە تەواوی سربەخۆبی هیچ ڕتوشێکی لەسەر نەبی لە بابەتە هەستیارەکاندا فشارە سیاسیەکان دەستێوەردانە دەرێچیەکان کاریگەریان لەسەر بڕیارەکانی نەبی پەرلەمان فعلەن پەرلەمانێکی بەهێزبی بۆ ئەوەی بتوانی یاساکان لە بەرژەوەندی خەڵکی عێراق بەگشتی دەربکە
کورد دەبی خاوەنی ئەجندای خۆی بی کاتێک دەچێتە بەغدا پێداگری لەسەر کۆمەڵێک مافی خۆی بک یەک جێبەجێکردنی دەستور وەک خۆی یعنی مادەکانی بە شێوەیەکی ئینتیقایی نە لەلایەن مرکز نە لەلایەن هەرێمەوە ئینتیقایی جێبەجێ نەکردن بەڵکو هەمووی جێبەجێ بکرێ ئەگەر هەموو جێبەجێ بکرا یەک پاکێج لەبەر ژەوەندی هەموو خەڵکی عراق دەبی کورد دەبی ترکیز لەسەر شەراکەتی نیشتیمانی بکات بە معنای ئەوەی لایەن یەکیان دوو لایەن ترکیزیان لەسەر ئەوە نەبی چەند پۆست چەند پشک لۆ خۆیان چەند ئیمتیازات لە بۆ خۆیان یان لە بۆ کاراکتەرەکانی خۆیاندا دەپچڕن هێندەی ترکیز لەسەر ئەوە بکەن عراق پێکات و لە سێ پێکاتەی سەرەکی ئەو سێ پێکاتە سەرەکیە هەر سێکیان هەست بەوە بکەن خاوەنی عراقن هەر سێکیان هەست بەوە بکەن کە خاوەن بڕیارن لە بەغدا نەک لایەنێک هەر وەکو لە ساڵی 21ەوە تا ساڵی 2023 کە دەرم 21 مەبەستم 1921 پێکهاتەیەک هەژمونی بەسەر عراقدا بووە عراقێک دروست کراوە بە پاڵپشتی وڵاتێکی داگیرکەری دەرەکی کە بەریتانیا بۆ ئەو کات دواتر پاشی 2023 بە داگیرکردنی عراق لەلایەن ئەمریکیەکان و بە پاڵپشتی وڵاتی دیکەش پێکهاتەیەک هەژمونی بە تەواوی بەسەر عراقدا کردووە ئەو عێراقەنە عراقێک کە هەر سێ پێکهاتەکەی خاوەن پشک بن تێدا شەراکەتی فعلیان تێدا هەبی کورد دەبی پێداگیری لەسەر خاک بکە جێبەجێکردنی مادەی 140 مادەی 140 کاتی خۆی کە خرایە ناو دەستوری عراقی سەرەتا مادەی 58 دواتر کرایە مادەی 140 پێویستە کورد پێداگیری بکە لە فترەیەکی زەمەنی محدد ئەو مادەیە جێبەجێ بکرێن ئەوە 18 ساڵە ڕوخانی ڕژێمی بەعەس تێپەڕیوە بەڵام مادەی 140ش لە 2005ەوە دەستوری عراق لە ڕاپرسێکی خەڵکی عراق دەنجی لەسەر دراوە بەڵام مادەی 140 تا ئێستا جێبەجێ نەکرا بڕیار بوو تا 2007 جێبەجێ بکرێ ئەوە تێپەڕی لە 2021 کۆتایی دێدەچێتە 2022 پێدەچێت ئەو مماتەڵەیە هەبی جێبەجێ نەکرێ بابەتێکی کە گرنگە پشتی خەڵکی کوردستانە لە بودجەی سیادی هەم بودجە هەم موچە هەم مافی جوتیاران هەم وەبەرهێنانی یەکسان لە نێوان کۆی بەشەکانی عراق ئەو بە وەبەرهێنانی کە کۆمپانیا زەبەلاحەکان دێن لە عراق دەکەن پێویستە بە شێوەیەکی یەکسان لە هەموو بەشەکانی عراق جێبەجێ بکرێ بە مەبەستی گەشە پێدان باشە کا کەمال باس لە دۆخی عراق کرد باست لەوە کرد کە عراق بۆ نمونە وڵاتێکە دروستکراوە لەلایەن وڵاتانی دیکەوە دەسوەردانی تێدایە ڕەنگە لایەنەکانی ناوخۆی عراق خۆیان یەکگرت و یەکدەنگ نەبن ڕەنگە ئەمانە بۆ خۆیان گرفتێک بن کە جۆنابتان زۆر بە وردی سەرنجتان خستە سەری کورد چۆن دەتوانن مامەڵە لەگەڵم دۆخانەدا بکە و یەکدەنگی کورد چەند دەتوانێت بم دۆخانە بە شێوازێکی تەندروست لی دەربچێت و بتوانێت مافەکانی خۆی لە بەغداد بەدەست بهێنە کورد پێویستە بەرنامەیەکی گشتگیری هەبی لەو بەرنامە گشتگیریە خواستەکانی خۆی بە تەواوی تێدا ڕوون یەکلا کردبی لە ململانەی ناوخۆیی هەر پێکاتەیەکدا کورد خۆی لەوە بپارێزبی بیتە تەرەف لە معادلە ئیقلیمی و نێودەوڵەتیەکاندا کورد هەوڵ بدە هاوسەنجی خۆی بپارێزی بەلایەکدا نەکەوی چونکە لە کۆتاییدا عراق لە بەردەم تونێڵێکی تاریکدایە داهاتوویەکی لێڵی لە پێشە تشکیلکردنی حکوومەتی داهاتووی عراق وەکو هەموو جارانی ڕابردوو ئەو جارێ لەوانەیە قورستر بی تشکیلکردنی حکوومەتی عراق لەوانەیە کارێکی هێندە ئاسان نەبی ئەو ململانەی ناوخۆیی لە نێوماڵی شیعە هەیە لەوانەیە ئەو جارە لە هەموو جاران قورستر بی ئەوەی کە ناوماڵی شیعی دابش کردووە لە نێوان دوو بەرەی جیاواز ئەوەی پێشتر پێی دەگوترا بەیتی شیعی کە هەموو ماڵی شیعی کۆ دەکردەوە لەوانەیە ئەوە لاوااستر بووبی ئێستا شەرخێک درزێکی گەورەی تێدا دروست بووبی بە ئاسانی نەکرێت کۆ ببنەوە بەو معنایش نامەحاڵە بەڵام لەوانەیە زۆر ئاسان نەبی لۆیە کورد پێویستە تەرکیز لەسەر مافەکانی خۆی بکا وەکو میلەت وەکو کورد وەکو پێکهاتە نەک وەکو ئیمتیاز لە بۆ فلان حەزب یان فیسار لایەنی دیاریکراوە چونکە بەداخەوە ئەوەی کە یەکێک لە گرفتەکانی ئێمەی کورد بووە هەندێک لایەن هەر هەندە ئیشیان بە یەک ڕێزی و هاودەنجی کورد بووە تا دەستان لە پۆستەکانی بەغدا گیر بووە پۆستە باڵاکانیان وەرگردیەوە پۆستی دیکان وەرگرتە دواتر لایەنەکانی دیکەیان پشتگوێ خستووە و هەوڵیشان داوە ئەو شەرعیەتە قانونی کە لە هەرێم هەیەە ئەو شەرعیەتی دەسەڵات کە لە هەرێم هەیەە بەکاری بینین لە بۆ ئیمتیازاتی حزبی یان شخصی
بەڵێ بەڕێز کەمال دیارە لە قسەکان تا ڕوون و ئاشکرا کە پێویستە بۆ ئەو پرسانی کە پەیوەندی بە مافی کورد و بەدەستهێنانی مافە دەستوریەکانی هەیە لە عێراق یەکڕیزی ڕۆڵی سەرەکی دەبینێت. لە ئێستادا یەکڕیزی نێوان لایەنە سیاسیەکان چۆن دەبینن وەکو چاودێرێکی سیاسی؟ یەکڕیزی نێوان لایەنە سیاسیەکان پێش ئەوە دەبی باسی ئەوە بکەین ئەو هەڵبژارنە قڕستر بوو لە هەموو هەڵبژارنەکانی ڕابردوو. ڕاستە. بەپێی ئەو ئەنجامی کۆمیسیۆن خۆی ڕایگەیاند ڕێژەی کەمتر لە 150 خەڵک بەشداری هەڵبژارنی کردووە، بەڵام لەوانەیە ڕێژە فعلیەکەی بەشداری خەڵک دەوری 130 شتێک بیتن نەگەیشت بیتە 140. واتە نزیکەی 170 خەڵکی عێراق بەگشتی بایکۆتی پرۆسی هەڵبژاردنی کردووە. لایەنە سیاسیەکان نابی زۆر کەیفیان بەوە بێ بۆ نمونە دوو لایەنی کوردی یەکێکیان بڵێ من 31 کورسیم هەیە و ئەوی دیکەشیان بڵێ 18 کورسیم هەیە لە کۆی 63 کورسی، چونکە ئەگەر ئەو 63 کورسیە هەر 63 تەنهایی ئەو دوو لایەنەبی ئەو کار نوێنەرایەتی 130 شتێکی خەڵکی هەرێمی کوردستان دەکەن، یعنی نزیکەی 170 خەڵکی هەرێمی کوردستان بایکۆتی پرۆسی هەڵبژاردنی کردو بۆوانیشەوە. لەبەر ئەوە ڕاستە ژمارەی کورسەکانی ئەو دوولایەنە زۆربەی کورسەکانی هەرێمە، بەڵام زۆربەی دەنجی خەڵکی هەرێمی لەگەڵدا نییە، یعنی زۆربەی دانیشتوانی هەرێم دەنجی پێنەداون. لۆیە هەموو لایەنەکان لە هەر سێ پێکهاتەکە ئەگەر لە هەڵبژاردنەکانی ڕابردوو جاری وابووبی نرخی کورسی گەیشتبیتە 50,000 دەنگ، ئەو جارەی لەوانەیە نرخی کورسی لە دەوری 20,000 دەنگ جێگمابیتەوە، یعنی ها ڕێژەی 160 نرخی کورسی لەدەست داوە. ئەو ڕێژەی 160 نرخی کورسی یعنی ڕێژەی 160 بایکۆتی خەڵک جگە لە 100 دیکەش کە باسم کرد. لۆیە ڕاستە شەرعیەتی ئینتیخابی هەیە، ڕاستە شەرعیەتێکی یاسایی هەیە، ڕاستە دان پێدانراوە لە ناوخۆ لە دەرەوە، بەڵام شەرعیەتێکی تاڕادەیەک لەرزۆک دەبی لە ڕووی قووەتی متمانی خەڵک. دوێ ئەو لایەنانە پێویستە زۆر ئاگاداری ئەوە بێن زۆر پێیان وانەبی کە ئەو ژمارە کورسی هەیەە ژمارە کورسێکە هەموو شتێکە، ڕاستە لە ڕووی ڕقمیەوە، ڕاستە لە ڕووی قانونیەوە، ڕاستە لە ڕووی نوێنەرایەتی ناو پەرلەمانی عێراق کە پێی دەگوترێت ئەنجومەنی نوێنەران، بەڵام لە کۆتاییدا کە دێ شەقام قسەیەکی دیکەی هەیە. باشە کاک کەمال، ئەو دۆخی کە ئێستا عراقی تێدایە باست لەوە کروتت لایەنەکان لە ناوخۆیاندا یەکنین لایەنە عراقیەکان خوان یەکدەنگ نین، بۆ نمونە ئەو ماڵی شەی کە جواران باز دەکرای ئێستا نەماوە، ڕەنگە کۆبوونەوەکانیان و گفتوگۆکردنیان لەسەر بابەتەکان تا ڕادەیەک ئەستەم بێت یاخود شتێکی بە شێوازێک بێت وەکو جاران بەڕێوە نەچێت. ئەم دۆخانە چه زەرێک لە کورد دەدات؟ ئایا بەدەر لەوەی کە زەرری لێ بدە، ئایا بە دیوەکتی کەدا پرسیاری لێ بکەین کورد دەتوانێت سوود لەمە وەربگرێت؟ ئەو بابەتە دووسەرەیە. باشە. دیوێکی ئەوەیە کە کورد دەتوانی ئەو ناکۆچی ناوماڵی پێکاتەیەکی دیاریکرا و بە تەحدید بقۆزێتەوە بۆ ئەوەی زۆرترین مافەکانی خۆی دەستەبەر بکە. لەو ڕۆوە قازانجیتی ئەگەر بتوانی بە شێوەیەکی زیرەکانە یاری لە گفتوگۆکاندا بکە. بە دیوێکی دیکەش زەرەرە، چونکە تا پێکاتەی حکوومەت پێکهێنانی حکوومەت دوا بکەوی دیارە هەڵبژاردننی سەرۆکایەتیەکان دوا دەکەوی، تشکیلاتی نوێی حکوومەت، پشت خواردنی پەرلەمان، یەکەم دانیشتنی پەرلەمان، هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان، دواتر یاسای بودجە پەسەندکردنی کەوتنەوە سەرکاری حکوومەت بە شێوەیەکی تەندروست هەمووی دوا دەکەوی، کە هەمووی دوا دەکەوی پرۆسەی سیاسی کۆی پرۆسەکە لە عێراق دوا دەکەوی، پشتی ئەو دواکەوتنە هەموو عێراقیەکان بازەکەی دەدەن، دیارە کوردش بە دەرنابی لەو بازدانەی. بەڵێ بەڕێز کەمال دیارە کورد و سونەکان لە ئێستادا چاوەڕێی شیعەکان دەکەن کە ماڵی خۆیان ڕێک بخەن بۆ هەنگاوەکانی داهاتووی دواتری پەرلەمانی عێراق. بە بڕوای تۆ کورد بە تایبەتر تا چەندە دەتوانێت ڕۆڵی سەرەکی بگێڕێت بۆ ڕێخستنەوەی نێو ماڵی شیعە لە ڕێگەی کۆبوونەوە و دانوستانەکانیانەوە؟ کورد دەتوانی ڕۆڵەشی گەورە ببینی، بەڵام لەبیر نەکەین پێگە و هێزی کورد ئەگەرچی وەکو پێکاتەیەکی سەرەکی تا ڕادەیەک هەر پارێزراوە، بەڵام ئەو قورساییەی جارانی نییە وەکو لە 2005 هەیبوو، وەکو لە 2010 هەیبوو. تەمەشا دەکەین پێگەی کورد خول لە دوای خول، ساڵ لە دوای ساڵ لە عێراق پاشەکشە دەکات. لەوانەیە سەرەتای پێکهێنانەوەی حکوومەتی عێراقی هەژمونی کورد
لە سەرۆکایەتی کۆمار لە سەرۆکایەتی حکوومەت لە سەرۆکایەتی پەرلەمان تا ڕادەیەکی باش هەبوو تا ڕادەیەکی باش قسەی کورد بیستراو بوو تا ڕادەیەکی باش کاریگەری لەسەر بڕیار و یاساکان هەبوو وجودی کورد لە ناو دەستگا هەستیارەکانی عێراق دەستگا فیدرالیەکان جا دەستگا سەربازیەکان هەتا دەستگا ئەمنیەکان بابەتی دارایی کورد دەیتوانی بڕیاری باشی هەبی پشتی کورد لە بودجێ عێراق لە 1970ەوە دواتر بەرەبەرە ئێستا گەیشتۆتە 200 میلیارد دینار 200 میلیارد دینارەکەش دێیان نێ ئەگەر و مەگەرە کورد یعنی ئەو قورساییە ئەو هێزەی جارانی نەماوە ڕاستە هەموو جارێ لە سەروبەندی تشکیلکردنی حکوومەت لە سەروبەندی دیاریکردنی سێ سەرۆکایەتەکەی عێراق سەرۆک کۆمار سەرۆکی حکوومەت بەجێگرەکانیەوە سەرۆکی پەرلەمان بەجێگرەکانیەوە لەو ماوانە هێندێک جار لایەنەکان دێن سەردانی هەرێم دەکەن بەڵام هەر ئەوەندە پێویستیان بە هەرێمە کە ئیش و کارەکان کەوتنەوە سەرخەت بابەتە دەستوریەکان تێپەڕێنران سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرا سەرۆکایەتی حکوومەت و کابینی حکوومەت سوێندی یاسایی خوارد پێشی سەرۆکایەتی حکوومەت سەرۆک کۆمار دیاری کرا و جێگرەکانی دیاریکران ئەو کات تەماشا دەکەین بەغدا بێنیاز دەبی لە هەرێم ئەوەندە بەغدا لایەنەکانی بەغدا ڕوو لە هەرێم دەکەن تا ئەوەندە ئەو بابەتە دەستوریانە کۆتایی دێ و پشتی لایەنەکان کۆتایی دێ بەڵام دوای ئەوەی کابینەی حکوومەت سوێندی یاسایی خوارد و حکوومەت تشکیل کرا ئەو کات تەماشا دەکەین بڕەوتی هاتوچۆکان پێچەوانە دەبنەوە دەبی هەولێر دەبی هەرێم ڕووی لە بەغدابی و ڕوو بەغدا زیاتر بێنیازە لە هەرێم زۆر ئیتفاق هەیە لە بینی عێراق و بەغدا تەماشا دەکەین بەغدا ئامادە نییە جێبەجێ بکە بەخسە دەرێ بەڵێ بەخسە دەڵێ ئامادەم تەوقیعی دەکا مۆری دەکا بەڵام لە کاتەدا بە عەمەلی جێبەجێ ناکا کورد دەبی لەو ڕۆوە هەوڵ بدا ئەوەی کە مافەکانی تی دەستەبەری بکە بەڵام دیوێکی دیکەش هەیە ئەویش ئەوەیە کورد دەبی خۆی نەخاتە ناو جێژاوێک کە پێکهاتەیەکی دیاری کرا و کامیان حکوومەت پێک بینیان پێکنینی زۆر لە بۆ کورد فەرقی نییە ئەو پێکهاتێ هەر کامەیان لەلایەنەکان چکە ئەگەر چوارچەوەی هەماهەنگی شیعەکان بیان تەیاری سەدریبی لە کۆتاییدا ئەو ئەجندای تایبەت بخۆی هەیە ئەجندای ئەو لەگەڵ ئەجندای کورد جیاوازە نابی کورد ئەوەندە لێیان بستە پێشێ ئەوەندە بەلایلایەکیاندا بکەوی لەو سەری بۆ خۆی بازەکەی بدا چکۆوەکو پێم گوتی بارودۆخی عێراق لە تەقەلوباتە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق لێرە ئەجبڕم هەر سەبارەت بۆ مامەڵەی کورد لەگەڵ لایەنە سیاسیەکاندا کورد ئێستا ئەڵێت من لە دژایەتی هیچ لایەنێکی شیعی ناکەم بەرامبەر بە لایەنێکی دیکە تۆ چۆن خوێندنەوەکەی بۆ ئەمە قسەی سەرمیدیا شتێکە واقع شتێکی دیکەیە ئەگەر کورد بەکردەیی خۆی بە هیچ لایەکیاندا نەخا تا ماوەیەکی باش ئەوە لەوانەیە لە بەرژەوەندی خۆی دابی چونکە دواتر ئەو وەرەقەی خۆی بەدەستی خۆیەوە دەمینێ ئەو وەرەقەی خۆی ناسووتێنی لە بۆ لایەنێکیان لە دژی لایەنێکی دیکە چکۆوەکو پێم گوتی ئەگەر توانی بەکردەوە بێلایەن بی تەنها یەک شت کورد بیکا بەرامبەر بە ئەو پێکهاتەیەی کە پێکهێنانی حکوومەت بە شێوەیەکی عورفی بۆ تەمافی ئەویش هانیان بدا لەسەر ئەوەی زوو بگەنە ڕێککەوتن هانیان بدا لەسەر ئەوەی زوو حکوومەت پێک بهێنرێ هانیان بدا لەسەر ئەوەی لەسەر کاندیدی سەرۆکی حکوومەت ڕێک بکەون چێ دەبتە سەرۆکی حکوومەت لەسەری ڕێک بکەون کەسێک بی کە کورد خۆشی ڤیتۆی لەسەری نەبی کەسێک نەبی کە کورد پێی وابی ئەگەر ئەو کەسە ببیتە سەرۆک کۆما سەرۆک وەزیرانی کابینەی داهاتووی حکوومەتی عێراقی لە زەریری کووردا کورد بای ئەوەندە قسەی تێدا هەبی کە پەیوەندی بەخۆیەوە هەیە کە پەیوەندی بە ناو ماڵی ئەو پێکهاتە دیاریکراوە هەیە پێویستە کورد بێلایەن بی و تەنها ئەوەندە قسەی تێدا بکە کە هانیان بدا لەسەر ئەوەی لە خۆیان لە بینی خۆیان ڕێککەون لەوە چەند دەتوانی هاوکاریان بی قسووری نەکا بەڵام لەوە زیاتر نەبیتە تەڕەفی لایەکی دیاریکراو لە دژی لایەنێکی دیکە بەڵێ زۆر سوپاس بۆ کەمال حەمزە چاودێری سیاسی سوپاس کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئەم بەرنامەی بوو سوپاس بە زانیاریەکانت